ناڕەزایەتێکی زۆر نیگەرانیکی زۆر کاردانەوەیکی زۆر لەسەر دروستکردنی پرۆژە لەسەر شاخی گۆیژە هەیە. هەموو ناڕەزایەتی و کۆمنتانی خەڵکەکەمە پرسیار بۆ بەڕێوەبەری پرۆژەکانی کۆمپانیای قەیوان کە کاک شاباس سدیقە. کاک شاباس گۆرانیەک هەیە ئەڵێ بەخێربەی دەچمە سلێمانی گۆیژەم لێ دیارە بە بەرزی باڵات خەم لە دڵم دیارە. ئێستا خەمەکە گۆڕاوە بۆ لە دەستدانی گۆیژە. بۆچی ئەمە قسەی خەڵکە بۆچی ئەتانەوێ ینی ژینگەی شارتێک بن بۆچی گۆیژەتان هەڵکۆڵیوە؟ بەڵێ طبعا سوپاسان ئەەکەم سوپاسی ئەم دەرفەتە ئەەکەم کە پێمان ڕەخسا بۆی کۆمەڵێک ڕوونکردنەوە بین لەسەر ئەو پرۆژەیەمان. ئێمە یعنی هەموو بۆچوونەکانمان وایە کە ناڕوونیەک هەیە لە شێوازی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە و مەبەستەکانی و ئەو شێوازی کە لە کۆتاییدا دەچێتە سەری کە بە بڕوای ئێمە و بە بۆچوونی ئێمە دەبێتە سیمایەکی جوان و نەک تێکدانی بەڵکو بۆ جوانترکردن و یعنی پێدانی ڕەونەقێکی زیاترە هەم بە ئەو پارچەیە لە ئەو گردەیە هەم بە شاری سلێمانی. تەسەور ئەەکەم ناتێگەیشتەکان و ناڕەزاییەکان لەوە سەر هەڵبگرێت کە مەوزوعی ناڕوونی هەبێت لە جێبەجێکردنەکەیە. من تێبینیم هەیە لەسەر ئەو ئامێرانەی کە ئیش دەکەن ئێستا و جەنابتان با بڵێن لە فۆتۆ و لە راپۆرتەکەیان دەرکەوتووە بەشێکی زۆری ئەو ئامێرانە کە کار دەکەن کار بۆ پرۆژەکەی ئێمە ناکەن لە ئێستادا. ئەوانە کار دەکەن لە پرۆژەی بە جێبەجێکردنی دووسایدی شەقامی بەردەم تونێلی هەواری شار هەتا تونێلەکە. جەنابتان دەیزانن ئەو تونێلە و ئەو شەقامە ساڵانێکی زۆر کارەساتی دەنایەوانێ بەهۆی ئەوەی کە بە شێوازێکی نائەندازیاری و ناگونجاو جێبەجێکرابوو. ئەو ئامێرانە کە ئێستا لەوانەدا کار دەکەن و بەو شێوەیە لەژێر چاودێری سەرۆکاتی شارەوانی سلێمانی و بەپێی ئەو دیزاین و بەپێی ئەو ڕێڕەوەیە کە سەرۆکاتی شارەوانی سلێمانی داوای لە ئێمە کردووە کە وەکو بەشێک لە بەرامبەری ئەو زەویانەی کە فراوانکردنی پرۆژەی بەرزایەکانی سلێمانی لەسرە جێبەجێ بکەین. تەسەور ئەەکەم زای قسەی خەڵک چی ئەڵێ باشە لەو هەموو عەرزە فراوانی سلێمانیە بۆ پەناتان بردو دەبەر هەڵکۆڵینی چی گۆیژە شوێن نەما پرۆژینەکەن گۆیژە نەبێت. باش خۆی بەڵێ خۆی مەوزوعی ئەرزی فراوان جەنابەت ئەیزانی شاری سلێمانی دەورە دراوە بە کۆمەڵێک شاخ و مەوزوعی زەویەکانی سنووردارە. ئەم زەویانەش وەکو پێکهاتەی زەویەکە کە دوێنێش لە کۆنگرێکی ڕۆژنامەی یا باسمان کرد زەویەکە بەردەڵانە. ئەم بەردەڵانیانە پێکهاتەکەی گونجاوترە بۆ مەوزوعی بنیادنان و دروستکردنی هەم سایت ماستەر پلانێک هەم پرۆژەیە کە بتوانێت سیمایەکی جوان بات. ئەو گردەی کە باز دەکرێت وەکو عەرزمانکردن لە دوێنێش لە کۆنگرەکەیە لە ساڵێکدا تۆ دقت دەیت لە 2 هەفتە 4 هەفتە زیاتر سەوزی پێوە دیار نییە. ئەمەی کە کردومانە بەپێی ئەو ڕێکارانی کە تەواومان کردو بۆ وەرگرتنی مۆڵەتی پرۆژەکە 130 پرۆژەکە دەبێت بە ڕوبەری سەوزایی و ڕووکارێک و ڕوویەک و دیمەنێکی زۆر جوانتر دەدات بە سلێمانی و خزمەتێکی زیاتر دەکات. زۆر باشە. کاک شاباس هیچ خوێندنەوەکی زانستیتان کردووە بۆی کە لەسەر شاخی گۆیژە پرۆژە بکەن چونکە شاخ عادەتەن بەرامبەر بە زەوی تەخت جیاوازە لە ڕووی پێگاتەیەوە مەترسیشی زیاترە. وەڵاهی سەوتە دوازەح نەبوو عەفو چۆن؟ باشە کاک شاباس پرسیاری ئەوم کرد ئایا هیچ خوێندنەوەکی زانستیتان کردووە بۆی کە لەسەر شاخێکی گۆیژە یەکەی نیشتە جێبوون و پرۆژە بکەن؟ بەڵێ خۆی ویستم ئاماژە بۆ بم وەرگرتنی مۆڵەت بۆ پرۆژەیەکی وەکو ئەوە لە خۆڕا ناکرێت و پێویستی بە ڕەزامەندی لایەنە پەیوەندیدارەکان و سەرجەم بەڕێوەبەرایەتی و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و شاری سلێمانی هەیە. ئێمە بۆ وەرگرتنی ڕەزامەندی جەنابتانی زانن هەچ پرۆژەیەک کە وەردەگیرێت و مۆڵەتی فەرمی وەرەگرێت مۆڵەتی زیاد لە 10 بەڕێوەبەرایەتی فەرمی حکوومەتی هەرێم وەرەگرێت کە خۆی دەبینێتەوە لە ژینگە و لە دارستان و لە بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ و ئیزافەتەن بۆ شوێنەوار و ئەو بەڕێوەبەرایەتیانێکی کە پەیوەندن بە مەوزوعی وەرگرتنی مۆڵەتی پرۆژە.
طبعا هەموو ئەو ڕێکارانی تەواو کردو هەموو بەڕێوەبەرایەتیەکان ڕەزامەندن لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژێ و مۆڵەتەکەش فەرمیە ماوە تۆ ئاماژە بم بە یەک خاڵ کە زۆر گرنگە ئێمە هەموو پرۆژەیە کە زەوی بۆ تەرخان دەکرێت لە ڕۆژنامەی فەرمیە بانگەوازی بۆ دەکرێت و ئاگادارکردنەوەی بۆ دەکرێت کە هەچ کەسێک و هەچ لایەنێک تانەیەکی هەبێت لەسەر ئەم پرۆژەیە کە لەسەر ئەم زەویە جێبەجێ دەکرێت تانە و ڕەخنەی خۆی پێشکەش بکات بانگەوازی بۆ دەکرێت لە چەند ڕۆژنامەیەکی ناوخۆیە بەڵام نەکەس تانەی لەسەری هەبووە و پرۆژەکەش لە دوای ئەوانە بۆڵەتەکانی پارێزان ناڕازین خەڵک بەعام تەسەور ئەەکەم ناڕەزایەتەکان تەسەور ئەەکەم ناڕەزایەتەکان بۆ سەوزایی ئەمە خەتەرێکی گەورەیە و بۆ ئەو لێر و بۆ ئەم بابەتە بەڵێ خۆی من تەسەور ناکەم چه ئاژەڵێکی لێ ئەو سەرشاخە خۆت ئەیبینیت ئێستا ڕسمەکانی لەواچێ لە پشتەوە دیاربێت هیچ دارێکی پێوەنی وەکو پێم وتی ساڵانە چەند هەفتەیەکی کەم سەوز بوونی بەخۆ ئەبینێت بۆ ئەم بابەتە ئێمە وەکو لایەنە فەرمێکە ئەم کتابانە و ئەم نووسراوانە لە لایەنی پەیوەندیدارەوە ئاراستی بەڕێوەبەرایەتی ژینگە و ئاراستی بەڕێوەبەرایەتی کوشت و کاڵ دەکرێت و بەڕێوەبەرایەتی دارستان ئەمانە هەمووی لایەنی پەیوەندیدارن بەوەی کە بڕیار لەوە بن ئایا بۆ ئەم شوێنە گونجاوە یاخود نەگونجاوە و ئەمێنێتەوەی بڵێم تۆپۆگرافیەت و شێوە و شقلی ئەو شاخە نەتێک دەچێت نە دەستکاری دەکرێت بە هەمان شێوە ئەمێنێتەوە و هەمان شقل و با بڵێن تۆپۆگرافیەکەی خۆی ئەمێنێتەوانێ و بە هەمان شێوە پرۆژەکە جێبەجێ دەکرێت بە زیادکردنی بڕێکی زۆر سەوزایی کە شێوازێک و دیمەنێکی زۆر جوانتر دەدات بە پرۆژەکە زۆر باش کاک شەباز سنووری پرۆژەکەتان لەکوێوە بۆ کوێی گۆژەیە لەکوێوە بۆ کوێ بە گشتی بەڵێ سنووری پرۆژەکە وەکو ئەرزم کردیت مەوزوعی ئەو ئامێرانی کە ئێستا ئیش دەکەن یعنی تەواوی ئەو ئامێرانی کە جەنابتان پیشاندان بەڕێکی وەکو وێنەیەک بۆ پرۆژەکە بەکارهێنرێ کاک شەباز بەس سنووری پرۆژەکەتان بریتێ لەو سنووری زەویەکەمان بریتێ لەو سنووری پرۆژەکەمان بریتێ لەو دووگردەی کە باسی لەسەر دەکرێت کە کەوتۆتە پشتی پرۆژەی بەرزایەکانی سلێمانی و فراوانکردنی بۆ کراوە و ڕەزامەندی بۆ درراوە باشە لەسەر ناڕەزایەتیەکانی ژینگە پارێزان خەڵک بەگشتی چی ئەەکەن پرۆژەکە تەواوەکەن یان شاخەکە ئەوەی کە ئێستا هەڵکۆڕاوەکو خۆیمێنێتەوە ئێمە وەکو کۆمپانیایەک کە کار دەکەین هیچ کارێک ناکەین ئەگەر مۆڵەتێکی فەرمیمان نەبێت و ڕەزامەندیمان نەبێت بەهۆی ئەوەی مۆڵەتمان هەیە و مۆڵەتی کارکردنمان هەیە و ڕەزامەندی دراوە لەسەر سەررجەم ئەو بەرایانە و ڕێکارە یاساکانی تەواو کراوە کار و پرۆژەی خۆمان تەواو دەکەین بە مەبەستی پێشکەشکردنی خزمەتگوزاری و بە مەبەستی جوانکردنی سیمای شار نەوەکو وەکو باز دەکرێت بە مەبەستی شێوانی ئەو گردە و تێکدانی و ناشرینکردنی و خۆشمان بە بەشێکدا ئەنین لە خزمەتکردنی ئەم شارە و پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆی و جوانکردنی ئەم شارەیە زۆر باشە کاک شاباز پرۆژەکەتان بە پێی خوێندنەوەی خۆتان بۆ پرۆژەکە کەی تاو ئەبێ واللهی بەڕاستی ینی مۆڵەتە فەرمیەکانیم لە بەردەمانیە کەی تەواوێت بەڵام ئێمە ئیتر لەگەڵ دەست بەکاربوونەکە دەست بەکار بووین و بەپێی ئەو ماوانی کە لە ناو مۆڵەتی فەرمی پرۆژەکەدا نووسراوە پابندین بەوەی کە پرۆژەکە تەواو بکەین بەڵێ بەڕێز شاباز سدیق بەڕێوەبەری پرۆژەکانی کۆمپانیای قەیوان گروپ لە سلێمانیەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان